ئێمە هەر سەبارەت بە گرنگی بەشداریکردنی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جارش لە لوتکەی جیهانی حکوومەتەکان لە دووبەی گرنگی ئەمە لە چیدایە و دەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان چۆن سوود لە ئەو جۆرە لوتکانە ببینەوە ئەو گۆڕانکاریانی کە لە جیهاندا ڕوو دەدەن چۆن بتوانین حکوومەتی هەرێمیش سوودیان لێ ببینێ. میوانێکمان لەگەڵدایە میوانەکەمان زۆر بەڕێز هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە. کاک هیوا شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین گرنگی بەشداریکردنی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە لوتکەی جیهانی حکوومەتەکان لە دووبەی لە چیدایە؟ سلااوڕێز بۆ ئێوە و بینانی بەڕێزی کوردستان 24. لوتکەی حکوومەتەکان لوتکەی جیهانی حکوومەتەکان ئەوە جاری 11 کە لە وڵاتی ئیمارات بەڕێوەچێت. دروشمی ئەو لوتکەیە ڕوخساردان یان شێوە بەخشین بە حکوومەتەکانی دوا ڕۆژە. گرنگی بەشداربوونی جەنابی سەرۆکی حکوومەت لەو لوتکەدا ئەوەیە کە لە شوێنێک کە شێواز و ڕوخساری حکوومەتەکانی دوا ڕۆژ کە دوا ڕۆژێکی نێزیک باسەکەن باسی 3 تا 10 ساڵی ئایندەکەین، باسی ماوەیەکی درێژە لەوە ناکەین. زۆر گرنگە کە ئێمە بزانین چی ڕوئەدات لە ئاستی دنیاە، چالنجەکان چین، دەرفەتەکان چین، کێشەکان چین. تەبعاان بەشداربوون لەوێ و بتوانین جەنابیان بتوانێتن بڕواکانی خۆی بخاتەرەوە دەوری هەبیتن لە ئەو ئایندەی کە باسەکەن لە جیهانە گرنگی تایبەتی خۆی هەیە و پەیگەیەکی زۆر زۆر تایبەت ئەبەخشێت بە حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکوەزیرە. زۆر باشە کاک هیوا، ئەم لوتکەیە بۆ خۆ دەزانی زۆر گرنگە، کەواتە ینی کۆمەڵی بابەتی تەکنۆلۆژی و هەروەها زانیاری گرنگ لە ڕووی تەکنۆلۆژیاوە تیادا باس دەکرێت. بەڵام پرسیارەکە ئەمەیە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت سوود لەو گۆڕانکاریانە ببینێت کە لە جیهاندا ڕوو دەدەن و ئایندەی حکوومەتەکان دادەڕێژرێتەوە بە دیاریکراویش لە بواری تەکنۆلۆژی؟ پرسیارێکی زۆر زۆر لە جێ خۆیەتی. سەیکەن تەکنەلۆژیە تەنها ڕەنگە بتوان بڵێم تەنها ڕێگایە کە کوردستان بتوانێتن لە ئاستی جیهانیە ناویکی هەبێتن و بتوانێتن خۆی لە کێشەکانی خۆی ڕزگار کاتن. پێش ئێستا پامنێرتان باسی ئەو تەوەرانەی کرد کە لەو ئەو لوتکەیە بەسەریان دابەش بووە، بەڵام 3 تەوەری سەرەکی کە پەیوەنددارن بە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بریتین یەک تەوەری سەرەکی خێراترکردنی حکوومەتەکان و وەرچەرخانی دیجیتالیانە کە تەوەریکی سەرەکیە و حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر ڕۆژی یەکەمەوە لە ئەجندای حکوومەت وەرچەرخانی دیجیتالی بابەتێکی سەرەکی بووە کەواتە تەکنۆلۆژیکان واکەن کە ئێمە بتوانین حکومڕانێکی باشتر خێراتر بە تێچوویەکی کەمتر و بە شێوازێکی ڕێکوپێکتر بکەین. دوو ئەو دەرفەتانە کە ئەتوانین سوودیان لێوەربگرین کە لە بواری ئارتیفیشل ئینتەلیجەنس یان هێزری دەستکردە کە ئەتوانن بەڕاستی دەرگایەکی زۆر زۆر گرنگ بەرەو حکوومەتی هەرێمی کوردستان و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بکەنەوە. و تەوەری سێیام کە ئەوەی جەنابی سەرۆکوەزیران بەیانی ساسێونی بە کاتی هەولێر، چوارمی بە کاتی ئیمارات وتەیەکی سەرەکی لەسەر بێتن، هێزرێکی نوێ لە پەرەپێدان و ئابوووریەکانی دوا ڕۆژە. ئێمە چۆن ئەتوانین کە جەنابیان لەوێ تەوان باسیەوە کە چۆن ئەتوانین لە ڕێگای سیستەمەکانی لامەرکەزی ئەو تەکنۆلۆژیانەی کە بە سیستەمی لامەرکەزی ئیشەکان ببینە ئەوەی کە هەم عێراق بەهێزتر بێتن بەگشتی و بە تایبەتی هەرێمی کوردستان و بتوانن بەشداری بکات لە ئابووری جیهانی. باش کاک هیوا، کەواتە پرسیارێک دێتە پێشەیە، ئایا حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی خۆی لەگەڵ گۆڕانکاریە جیهانیەکاندا بگونجێنێت بۆیە بانگهێش دەکرێت؟ لە توولی تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە یەکەم جارە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە قوڵایی لە گرنگی تەکنەلۆژیەکان خۆی تێگەیشتووە و توانیویتی ببێتە بە ئاکتەرێکی مەترەح و ئاکتەرێکی پرسپێکراو لەو چوارچەیە.
بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان لە پانەلێکی وا گرنگ لە کە جەنابیان وتی کتابە لەسەر بابەتە پێشکەشکات خۆی نیشانەی ئەوەیە کە ئێمە وەکو حکوومەت و جەنابان وەکو سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتوونێتە ئەو نووزوجەی کە لە لووتکێکی وا گرنگ لەسەر ئەو بابەتە گرنگانە بابەت تاوتوێ بکەین و پرسوڕای پێ بکرێت. زۆر باشە کاک هیوا ئەم دیدارانە چۆن کاریگەری لەسەر داڕشتنەوە و دیدگای حکوومەت دەبێت بە دیاریکراویش لە کاتێکدا جیهان لە قەیرانی گەورەدایە شەڕ و ئاڵۆزی هەیە و بە دیاریکراویش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەروەک ئازان ئەو لووتکانە تەنها بابەتی تەکنۆلۆژی تاوتوێ ناکرێتن جەنابتان باسیوەتان کرد کە لەوێ باس لە کێشەکان و ئەو چاڵنجاناشەکان کە لە ڕووی سیاسی و دینێتەوە گڵاوە بەڵام بیرمان نەچێت دایمەن تەکنۆلۆژیاکان لە کاتی قەیرانە سەرڵدەن یعنی قەیرانەکان واکەن کە دەرفەت دروست بێت بۆ ئەوەی کە تەکنۆلۆژیەکان بێنەکایەوە و بتوان وڵاتان لە قەیران و ئابوووریکی خراپ ڕزگارکەن. بیرتان نەچێت ئەگەر بگەڕنەوە 20 ساڵ پێش وڵاتی کۆریا بۆ نمونە هیچ وڵاتێک نەبوو کە باز بکرێت یان سینگاپۆر یان خودی وڵاتی ئیمارات 30 ساڵ پێش وڵاتێکی وا پێشکەوت و ئەوە نەبوو. بە ئاگاداربوون لە تەکنۆلۆژیەکانی دواڕۆژ لە ئێستادا ئاگاداربوون لەوەی کە چی ڕوئدات بخۆی ئەتوان بڵێم 6-7 بابەتەکەیە چونکە تۆ کە زانیت لە دنیای چی ئەگوزارێت کە زانیت کامە تەکنۆلۆژی ئەتوانن ئەو ڕێگای درێژەت بۆ کورد بکەنەوە واکات تۆ بتوانانی بە ماوەیەکی زۆر کەم بگەی بە پێشکەوتنێکی زۆر گەورە و خێرا. بۆیە باشداربوون لە لووتکەیەکی وا و ئاگاداربوون لە بابەتەکان گرنگێکی زۆر لە ڕادەبەدەری هەیە. باش کاکیوە هەر بابێمەوە سەر بابەتی تەکنەلۆژیا بۆ ئێوەش کەسێکی شارەزان لەو بوارەدا بە دیاریکراوی من دەمەوێت بزانم حکوومەتی هەرێمی کوردستان بە چی شێوازێک دەتوانێت سوود لە زیرەکی دەستکرد وەربگرێت کە ئێستا بە هەموو توانای خۆی هاتۆتە ناو نەکەر ژیان تەنانەت هاتۆتە ناو پیشەکانیشەوە. پرسەر جەنابەت زۆر پرسەرێکی جوان و لە جێ خۆیەتی تەبەن هۆشی دەستکرد هەر بەشێکە لە سیستەمە دیجیتالیەکان یعنی بەرەیەکی نوێیە لە بەکارهێنانەوەی سیستەمە دیجیتالیەکان کە وەکو جەناب باسی کرد تەسی نەک لە ناو حکومڕانی هەیە نەک لە بەستە دیجیتالیە بەڵکو ئێستا ئێمە باسی ئەوەکەن ئەڵێن نەزمی نوێی جیهانی نەزمێکی دیجیتالیە کە لەسەر ئەساسی هۆشی دەستکرد ئامەزرێتن. حکوومەتی هەرێمی کوردستان بە جەنابی سەرۆکوەزیران لە ڕۆژی یەکەمەوە بەکارهێنانەوەی تەکنۆلۆژیەکان بەگشتی و تەکنۆلۆژی دیجیتالەکان و کە ئارتیفیشل ئینتەلیجەنس و هۆشی دەستکرد بەشێکەکەی بە گرنگێکی زۆر تایبەت و بە باخی زۆر تایبەتەوە سەیکراوە و پێشکەوتنەکانی دیجیتالی ئەو کابینێش خۆیان سەلمێنەری ئەو بابەتەن. ئێمە لە هەموو ئەو کارانێک ئەو سیستەمانێک کە دروست دەکرێن هۆشی دەستکرد و هیچ دەستکردیا بەکاراتەوە بۆ نمونە پرۆژەی هەژماری من ئێمە بەشێکی تایبەتمان هەیە کە واکات ئێمە بتوانین داتای خەڵک وەرگین بۆ یکە یارمەتیان بدەین لە دروستکردنی حساببانکەکانیان هۆشی دەستکرد ئینجینێکە لەو ئەنجینانی کەلنا ئەو سیستەمە بەکاردێتەوە و ئەوەی کە لە دوا ڕۆژ دێتە پێشەوە ئینشاڵ لە ماوەیەکی نزیکە کە جەنابی سەرۆکوەزیران تەبەنیەکات پرۆژەیەکە بە ناوی دیجیتال آیدی یان پێناسەی دیجیتالی هاوڵاتیان زۆر باشە کە لە ڕێگای ئەو پێناسەی دیجیتالیەوە ئەمە واکەین بتوانیت هەر هاوڵاتیەک لە ماڵی خۆی لەسەر ئامێرەکەی خۆی لە هەر کاتێک کە بیەوێتن دەستکەش دەبێت بۆ خزمەتگوزارەکانی حکوومەت واتە ئێمە حکوومەت ئەبینە ماڵی هەر هاوڵاتێک ئەیخێنە سەر ئامێرەکانیانەوە کە لە ماوەیەکی نزیکە جەنابی سەرۆکوەزیران ئینشاڵڵا پرۆژەش ئێلان ئەکاتن و کارەکان زۆر بە باشی بەرەو پێچوون لەو پرۆژەیە هۆشی دەستکرد ڕۆڵێکی زۆر سەرەکی و ئەساسیە بێنێتن. زۆر باشە دەستخۆش بەڕێز هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری ڕاستە و خۆ لە هەولێرەوە لەگەڵ مامونگەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە شەوتان باش.